في مجاري عمدي لقال شروفكاري سياسي كرسان صباح ورامي ل استوديو كردستان 24 بكرن دست بخيرات كيكي كرسان ما مستاخ قالك سباس دكم كيكي كرسان ها قاباكو شرع ودستلاتان نو يا سوريا هات هر دست نشان كرن إما أمدي نو نريتيا حمي قالين سوريا بكن حمي بيك هاتي عم بكن بس دي براتيكي در ديار وسانه بو لراستي دا جارێک زووە لە بۆ ئەوەی کە ئێمە قەرار لەوە بدەین کە ئایا ئیدارەی نوێی سووریا بە سەرۆکایەتی ئەحمەد شەرع کە سیاسەتی چۆن دەبێ بەرامبەر بە کورد لە سووریادا ئەوەی کە گرنگە پێویستە ئیدارەی کوردی یاخود لایەنە سیاسی کوردیەکان لە ڕۆژاوای کوردستان بە شێوەیەکی هێمنانە عاقڵانە و بە شێوەیەکی پلان لەگەڵ ئیدارەی نوێی سووریادا هەماهەنگی بکەن چونکە بۆ لەبەرەوەی کە ئێستای سووریا قۆناغی ڕاگواستنە پێویستی بە پشوو درێژی هەیە پێویستی بە هێمنی هەیە و دواتریش بەڕاستی پێویستی بە بەرنامەیەکی استراتیژی هەمەلایەن هەیە کە هەموو هێزوو لایەنە سیاسیەکانی ڕۆژاوای کوردستان لەسەر چەند خاڵێک کۆک بن خۆشحاڵانە ئێستا ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا ئەنە کەسە ڕۆڵێکی یەکجار گەورە دەبینێت هێزێکی گەورەی مەزنە خاوەن جەماوەرێکی یەکجار زۆرە دیبلۆماسیەتێکی بەهێزی هەیە و ئەنە کەسە دەتوانێت ڕۆڵی گرنگ ببینێت لەگەڵ ئیدارەی نوێی سووریا بە تایبەتی لەگەڵ ئەحمەد شەرعوان بۆ لەبەرەوەی پێشتر لە ناو ئەنجومەنی ئۆپۆزیسیۆنی سووریادا بوون ئەمە دەرفەتێکی گرنگە بۆ هێزەکانی قەسەدە بۆ هێزەکانی ناو تەفدەم بەوەی بتوان سوود لە عیلاقاتی ئەنە کەسە وەربگرن بۆ ئەوەی ئەو گرژیەی بۆ ئەوەی ئەو تێنەگەیشتنەی کە لە نێوان قەسەدە یاخود ئیدارەی خۆسەر هەیە لەگەڵ حکوومەتی نوێی سووریا لەگە ئیدارەی نوێی سووریا ئەو گرژیانەکەم دخوازێ بێژە ئەنە کەسە دکاری ڕۆلێکی گرنگتر دەبێ پرۆسەیە دەبگرە ئەوە قەنەعەتی منە کە ئیدارەی نوێی سووریا بە سەرۆکایەتی ئەحمەد شەرع و وەزیری دەرەوە وەزیری دیفاع ئەوەندە حەزیان لێ مامەڵە لەگەڵ ئەنە کەسە بکەن تعاملیان حەز لێ ئەوەندە حەزیان لێ نیە لەگە قەسەدە بۆ لەبەرەوەی ئەوان پێیان وایە باگراوندی قەسەدە ئیدارەی ئێستای ڕۆژاوای کوردستان ئیدارەیەکی تێکەڵاوە بە فکری پەکەکە و ئەم هەم لەلایەن تورکیا قبول نەکراوە هەم لەلایەن وڵاتانی عربی بە تایبەتی سعودیش قبول نەکراوە بۆیە هیوادارم لەو گفتوگۆیانەی کە ئێستا دەکرێت بە ناوی حیوار وەتەنی لە سووریا ئەم جارە کورد ڕۆڵی کاراتری هەبێت و بیریشمان نەچێت ئێمە دوێنێ پێرێ بینیمان ئەنە کەسە یەک بەیاننامەی دەرخست لەو بەیاننامەیە گوتی پێویستە نوێنەرایەتی ڕۆژئاوای کوردستان لە حیواری وەتەنی بەشداری پێ بکرێت ئەمە بەیاننامەیەکی ڕوون و ڕاشکاوە کە ئەنە کەسە گەیاندوێتە ئەحمەد شەرع و گەیاندوێتە ئیدارەی نوێی سووریا ئەمە قەنەعەتم وایە کە ئیدارەی نوێی سووریا بە سەرۆکایەتی ئەحمەد شەرع گوێ لە بیر و بۆچوونەکانی سەرۆک بارزانیش دەگرێت و هەر من دخۆستە زوێ پرسێ بکەم کە کێکارزان نوها جەنابێ سەرۆک بارزانی ئەف دەمەکە یعنی دەوێ پرۆسەیە یەک ڕێزیا کوردە دەستە یەکەمدا هەروەها پەیوەندی لەگەل دەسەڵاتە بەگوهێزا سووریە دەژێت ڕۆڵێک بەرچاو دەلیزێ وێ ڕۆڵا سەرۆک بەرزانی چاوادە نرخینی کارگەریاوێ لەسەر عەردەی چ دەزانی مامۆستا دەمەوێت یەک خەڵ ئاماژە پێ بگەرم لەگەڵ یەکەم هاتنی دەسەڵاتی نوێی سووریا یەکەم بەیاننامە کە دەرخست لەلایەن ئیدارەی نوێی سووریاوە بە سەرۆکایەتی ئەحمەد شەرع سپاسی جەنابی سەرۆک مەسعود بارزانی کرد لەبەر دوو خاڵ یەک لەبەرەوەی بە سەدان هەزار ئاوارەی سووری هاتوونەتە هەرێمی کوردستان لێرە ژیان دەکەن لێرە ئیشی خۆیان دەکەن و حتا پەنابەریش نین لێرە وەکو ماڵی خۆیان مامەڵە دەکەن ئەمە ئەرکێکی یەکجار قورسی لەسەر ئەحمەد شەرع لەسەر ئیدارەی نوێی سووریا کەم کردوێتەوە خاڵی دواتر جەنابی سەرۆک بارزانی ڕۆڵێکی مەزنی هەبووە لە یەکخستنەوەی هێزە سیاسیەکانی ڕۆژاوای کوردستان و حتا هێزە سەرەکیەکانی سووریاش کە ئێستا دەسەڵاتیان بەدەستەوەی بە تایبەتی ئەو کاتە ئیتیلافی ئۆپۆزیسیۆنی سووری هەبوو کە هەماهەنگی باشیان لەگە جەنابی سەرۆک بارزانی هەبوو و ئامۆژگاری دەکردن ڕێنمایی دەکردن بەوەی کە پێویستە ئیدارەیەکی هاوبەش ئیدارەیەکی سەرکەوت و ئیدامەی سووریا بدات و بیریشمان نەچێت لە دوای ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد بەشێکی زۆری هێزە سووریەکان هەم معارەزەی سووری قەدیم هەمیش ئیدارەی خۆسەری هەمویان هاتوونەتەوە لای سەرۆک بارزانی داوای دەستپێشخەری لێ دەکەن داوای لێ دەکەن کە ڕۆڵی مەزن ببینێت لە ئیدارەی نوێی سووریادا و پێم وایە لەمە دووە لەم قۆناغەدا ڕۆڵی سەرۆک بارزانی زیاتر دەبێت لە سووریای نوێدا بۆ لەبەرەوەی ئێستا خەریکن حیواری وەتەنی دەست پێ دەکات کە پێویستی بە ڕۆڵی سەرۆک بارزانی هەیە هەم ئیدارەی قەسەدە
هەم ئەنە کەسە ڕێک بخا بە یەکشان بسنە دیمەشق. خاڵی دواتر ئێستا وا خەریکە حکوومەتی سووریا دروست دەکرێت، پێویستی بە هەڵبژاردنەیە، پێویستی بە نووسینەوەی دەستورێکی نوێ هەیە. جەنابی سەرۆک بارزانی ڕۆڵێکی گەورەی هەبووە لە نووسینەوەی دەستوری عێراق و بناغەدانەری سەرەکی بۆ لە نووسینەوەی دەستوری عێراق. بۆیە لەسەر بنەمای دەستوری عێراقی دەکرێت سەرۆک بارزانی ڕۆڵی گرنگی هەبێ لە نووسینەوەی دەستوری سووریاش بە تایبەتی مافەکانی گەلی کورد. و بیرمان نەچێت گرفتێکی گەورە لە بەردەم ئیدارەی خۆسەری هەیە بە تایبەتی قەسەدە بەوەی کە پێویستە هێزەکانیان تێکەڵی هێزی فەرمی سووریا بکرێتەوە. ئەمە پێویستی بە دەرچەیەکی قانونی هەیە. پشتی هەفدیتنە جەنابی سەرۆک بەرزانی لەگەل مەزلوم عەبدێک و مەزلوم عەبدێ هات سەردانا جەنابی سەرۆک لێرە کرد، سەرۆک بەرزانی پێشوازی لێ کرد. یعنی د پرۆسەیە یەکرێزیە لە ڕۆژاوای کوردستانی دە کەکەی کارزان. یعنی وەکی و پێنگاوێن gelek گەورە ئاوێتن دووردە، یعنی نها پرۆسەیە یەکرێزی پرۆسەیەکی نەرم و باش و لە ڕۆژاوای کوردستانی برێوە دەچە و هێویدارن کو د پرۆسەیە یعنی یەکشاندەیە کورد د دیالۆگا حکوومەتان ناوەندی دەشی برێوە بچێت دوێ دەربارەی دەدیتناتەبێت. خۆی بابەتێک هەیە مامسا زۆر گرنگە. ئەو هەفدیتنەی بەڕێز مەزلوم عەبدی لەگەڵ جەنابی سەرۆکی خۆشەویستمان سەرۆک مەسعود بارزانی لە چەند خاڵێکدا زۆر گرنگ بوو. خاڵی یەکەم ماوەی چەند ساڵە جەنابی سەرۆک بارزانی داوا لە ئیدارەی خۆسەری دەکا، دەڵێ کاکە وەرن هەموو حزبەکانی ڕۆژاوای کوردستان یەک بن، یەک گوتار بن، یەک سیاست بن. بەڵام بەداخەوە عەقڵیەتێک هەبوو لە ڕۆژاوای کوردستان دێگۆ نا ئەنە کەسە دەبی ئەوانە هێزێکن دەبی لە دەرەوەی ڕۆژاوای کوردستان بن، ئەنە کەسە پەیوەندی لەگە تورکیا هەیە، ئەنە کەسە لەگە باشووری کوردستان هەیە، هەموو ڕۆژێک کادیری ئەنە کەسە دەگرتن، هەموو ڕۆژێ بارەگای ئەنە کەسە دەسووتاندن، هەموو ڕۆژێ چالاکوانانی ئەنە کەسە لە ڕۆژاوای کوردستان دەردەکران. دوایەوی جەنابی سەرۆک بارزانی چەندین ڕێکەوتنی کردووە، ڕێکەوتنی هەولێر یەک، هەولێر دوو، ڕێکەوتنی دۆک. ئەمانە خیتابی جەنابی سەرۆک بارزانی بوون بۆ ئیدارەی خۆسەری دێگوت ئێوە پێویستان بە یەکگوتاری هەیە. بەڵام بەداخەوە ئەو عەقڵیەتە پێی وابوو تەنها بەخۆی دەتوانێت ئیدارەی ڕۆژاوای کوردستان، بەڵام پاشی کەوتنی ئەسد ئەوجا ئیدارەی خۆسەر بە تایبەتی مەزلوم عەبدی لە بۆی دەرکەوت کە ئەگەر ڕێکەوتنەکانی هەولێر یەک و هەولێر دوو دهۆک جێبەجێ بکرابانە هیچ کاتێک پێویستی بە کۆبوونەوەی گرنگی سەرۆک بارزانی نەدەبوو. چکە ئەو کۆبوونەوانەی ئەو ڕێکەوتنانەی سەرۆک بارزانی زامنی مافی گەلی کورد بوو لە ڕۆژاوای کوردستان. ئێستش لەبەرەوەی کە قۆناغێکی نوێ هاتووەتە ئاراوە زۆر گرنگە لایەنەکانی ڕۆژاوای کوردستان بە تایبەتی ئەنە کەسە و قەسەدە بگەنە ڕێکەوتن، بگەنە چارەسەر و بگەڕێنەوە بۆ ئامۆژگاریەکانی سەرۆک مەسعود بارزانی بۆ مامۆستا خاڵی گرنگ خاڵی گرنگ خۆ چارەنووسی ڕۆژاوای کوردستان تەنها بەوە نیە تو هەموو ڕۆژێ شەڕ بکەی و هەموو ڕۆژێ خەڵکت لێ بکوژرێ. بەشێکی گرنگی چارەسەرکردنی پرسی ڕۆژاوای کوردستان پێویستی بە سیاسەتێکی عاقڵانە هەیە، پێویستی بە دیپلۆماسیانە هەیە. سەرکەوتنی ڕۆژاوای کوردستان بەبێ ڕێکەوتن لەگەڵ تورکیا ئەبەد نایەتە چارەسەرکردن. پێویستە حکوومەتی تورکیا ڕێکەوتنی لەگەڵ بکرێت و پێویستە ئەحمەد شەرع مامەڵەی لەگەڵ بکرێت و پێویستە باشووری کوردستان هەولێر ناوەندی قەراری گرنگ بێژ بۆ ڕۆژاوای کوردستان. یعنی خۆ هەموو شتێک تەنها شەڕکردن نیە لە ڕۆژاوای کوردستان. بێگومان یەکرێزیە کورد دەکاری چ کارگەری بکە کەکەی کارزان، یعنی مەسەلەت پرۆسەیە سیاسی یا سووریەت بۆ پێکهاتەیەن دنجی دکاری ببێت نمونەیەک جارە مامۆستا پێش هەموو شتێک ئەمریکا، ئەوروپا، کۆمەلگای نێودەوڵەتی و لەگەڵ ئیدارەی نوێی سووریا بە هیچ شێوەیەک تەعامل لەگەڵ یەک هێزی سیاسی ناکەن ئەگەر خۆ بە نوێنەرایەتی ڕۆژاوای کوردستان بزانی. ئەوە یعنی بڕوایەکی یعنی زۆر زۆر تەواوە و حتا ئەمریکیەکان ئەگەر بیان زانایە قەسەدە بەتەنێ نوێنەرایەتی ڕۆژاوای کوردستان دەکەن ئەوەندە محاولیان نەدەکرد کە شاندی ئەنە کەسە قەسەدە بگەنە هەفدوتن. نا گرنگی لەوەیدایە کە گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان لە بەردەم گەلێک ئاڵنگاری و تەحەدیەتی مەزندانە بە تایبەتی لەسەر سێ خاڵان. یەک دەستوری سووریا دەنووسرێتەوە. ئەو دەستوری سووریا کە دەنووسرێتەوە پێویستی بە عقڵیەتێکی هاوبەشی ئیدارەی هەموو حزبە سیاسیەکان هەیە، نەک بەتەنێ حزبێکی سیاسی خۆ بە نوێنەرایەتی بزانی. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دواتر ئێمە جگە لەوەی کە ئێمە هێزی قەسەدەمان هەیە لە هەمان کاتدا پێشمەرگەی قارەمانی ڕۆژمان هەیە کە ئەوانە پێشمەرگەی قارەمانن کە ئەوانە گیانفیدان، ئەوانە پێویستیان بەوە هەیە لە چوارچێوەی پرۆژەیەکی قانونی دەستوری نێودەوڵەتی
لە ڕۆژئاوای کوردستان لە مستەقبەلی سووریادا ئەوانە ڕۆڵیان پێ بدرێت. ئەمانە ئەگەر یەکدەنگی نەبێت لە ڕۆژئاوای کوردستان دەبی دەرچەیەکی قانونی هەبێت کە بتوانێت لەگە ئەحمەد شەرع لەگەڵ سووریا ئەمانە عیلاج بکرێت. خاڵی دواتر عقڵیەتێکی بە عقڵیەتی حزبی ئەتو ناتوانانی مامەڵە لەگەڵ وڵاتانی دراوسێ بکەیت، بە تایبەتی تورکیا کە ئێستا نفوزێکی یەکجار گەورەی لە سووریا هەیە و تورکیا خۆی بە حریف و خۆی بە هاوپەیمان و خۆی بە پێکێنەری سووریای نوێ دەزانێت. سعودیە بە هەمان شێوە ئەمانە بەرەی هاوبەشن، بەرەی بەهێزن. ئەتۆ کە لەلایەک بە عقڵیەتێکی حزبی بتەوێت لەگەڵ تورکیا منافەسە بکەیت، خۆ دەبێت بەرەیەکی دیکە هەبێت لەگەڵ تورکیا ئەم گرژیانە کەم بکاتەوە. پێویستە ئەم عقڵیەتانە، پێویستە ئەم دەستپێشخەریانە بە شێوەیەکی جوان، بە شێوەیەکی ئارام بێتە ئاراوە. ئەمانە کە زۆر گرنگن بۆ داهاتوو، بە تایبەتی ئەمن داوا دەکەم لە هێزەکانی ڕۆژاوای کوردستان تکایە بگەڕێنەوە بۆ دەستپێشخەری سەرۆک مەسعود بارزانی، چونکە زەرەر ناکەن. من دەستپێشخەری جەنابی سەرۆک بارزانی لە 2013 لە بۆ تورکیایان کرد، ئەوە بوو بە هەردوو لاوە بە پەکەکە و بە هەندێک عقڵیەتی تورکیا و ئەو دەستپێشخەری جەنابی سەرۆک بارزانی بەداخەوە نەتوانەوە خۆی جێبێت. پاش 13 ساڵ ئێستا هەم پەکەکە هەم تورکیا دووبارە داوا لە جەنابی سەرۆک دەکەنەوە دەستپێشخەری نوێ بکرێتەوە. بۆیە داواکارم ئەمە جێبەجێ بکرێت. گەلێک سپاس دەکەم. یوای سەرکەوتنتان بۆ دەخوازم.